ئێمە ئەمڕۆ لەگەڵ کۆمیسیۆن کۆبوونەوەیەکمان هەبوو وەکو ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بزانین ئەو ئامادەکاریەی کە پێویستە بۆ هەڵبژاردن چۆن دەکرێت و کەی ئامادە دەبن بۆ ئەوەی ئەو هەڵبژاردنە بکەن. ئەوانیش هەندێک پێداویستی خۆیان باس کرد، ئەو پێداویستیانەی کە حکوومەت دەبێت بۆیان تەئمین بکات. بڕیاری هەردوو لامان وایە لە کۆبوونەوەیەکی دوای سەری ساڵ لە کۆبوونەوەیەک لەگەڵ پەرلەمانی کوردستان کە دادەنیشین ئێمە هەوڵ بدەین ڕۆژی هەڵبژاردن دیاری بکەین، چونکە ئێمە پێمان وایە زۆر پێویستە ئەوە بکرێتن. بە دیارکردنی ڕۆژی هەڵبژاردن ئێمە لە کۆمەڵێک ئەو کێشانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە ڕزگارمان دەبێ و گەلی کوردستان دەتوانێت بڕیاری خۆی بداتن کەی دەوێ و دەیانەوێ کێ هەڵبژێرن. پێم وایە ئەوە باشترین حەلە بۆ وەڵامدانەوەی ئەو کێشانەی کە ئەمڕۆ هەیە.